کتێب دەواازەی ڕۆژنامەوانی بنکۆڵکاری نووسینی سامان نوح وەرگێڕانی ئاوات ئەحمەد سوڵتان لە بڵاوکراوەکانی تۆڕی عێراقی بۆ ڕۆژنامەوانی بنکۆڵکاری. کتێبێکی نوێی تایبەت بە ڕۆژنامەوانی بنکۆڵکاریە بە زمانی کوردی چاپ کراوە و لەلایەن ڕۆژنامەنووس جەمال پیرە پێشێکی بۆ نووسرا و سەرپەرشتی چاپکردنی کراوە. کتێبەکە لە 290 لاپەڕەدا ئامادە کراوە، پرۆگرامی ڕاهێنان و هەوڵێکی میتۆدیانی وردە لە ناساندنی بواری ڕۆژنامەوانی قوڵ و بنکۆڵکاری بۆ خوێندکارانی ڕاگەیاندن و ڕۆژنامەگەری و هەموو ئەو کەسانی ئارەزویان هەیە لەو بوارەدا کار بکەن. تۆڕی عێراقی بۆ ڕۆژنامەوانی بنکۆڵکاری ئیریج ئەرکی بەرهەمهێنان و چاپکردنی ئەم کتێبەی لە ئەستۆ گرتووە کە بە 3 بەرگی جیاواز بە هەردوو زمانی عەرەبی و کوردی، سۆرانی و بادینی بڵاو کراوەتەوە.